بەڵیدارەکە ئەم شەڕە ماوەی 9 ڕۆژە لە نێوان ئیسرائیل و ئێران بەردەوامە هەردوو لە ئامانجی تایبەتیان هەیە کە لە نێو خاکی یەکتر دەیکەنە ئامانج وەکو ئێران بڵاوی کردوتەوە تا ئێستا زیاتر لە 1000 موشک و درۆنی بەرەو ئیسرائیل هەڵداوە توانێتی چەندین ئامانج بپێکێت ئەوەی کە بڵاو کراوەتەوە لەسەر ئاماری زەرەر و زیانە گیانیەکان تەندروستی ئێران دەڵێت کە لە ئەنجامی هێرشەکاندا 430 کەس تا ئێستا کوژراون و زیاتر لە 3500 کەس بریندار بوون لەلایەکی دیکەشەوە ئیسرائیل ئاماژەی بە کوژرانی 25 هاوڵاتی ئیسرائیلی کردووە لەگەڵ برینداربوونی 800 کەس هەر ئەمڕۆ 14مین زانای ئەتۆمی ئێران لەلایەن ئیسرائیلەوە کوژرا کە وەکو ئێرانیش پشتڕاستی کردەوە بە ناوی ئەیسار تەباتەبایی کە 14مین زانای ئەتۆمی ئێران بوو لە ئەنجامی هێرشەکانی ئیسرائیلدا کوژرا جگە لەوەی کە ژمارەیەکی بەرچاو لە فەرماندەباڵەکانی سپای پاسداران و هەروەها هێزەمنیەکانی ئێران لە ئەنجامی هێرشەکانی ئیسرائیلدا کوژراون شەڕەکە هەر بەردەوامە هەوڵی نێودوڵەتی چڕ کراوەتەوە بۆ یەکەم شەڕە بوەستێنرێت لە ئەنجومەنی یاسایشی نێودوڵەتی هاوکات وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە جنێڤ دوێنێ لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران کۆبوونەوە ئەمڕۆژ زنجیرەی کۆبوونەوەی دیکەی لە تورکیا و لە وڵاتانی دیکە ئەنجام داوە عەباس عێراقچی بۆی کە بتوانێت ئەم شەڕە بوەستێنێت یا کۆدەنگی کۆمەڵگەی نێودوڵەتی بەدەست بێنێت دژی ئیسرائیل بەوەی کە ئێران دەڵێت من بەرگری لە خۆم دەکەم لە ئەنجامی و هێرشێک کە کراوەتە سەرم بەڵام ئەنجامەکان ئەم شەڕە چی دەبن ئایا ئەمە شەڕێکی درێژخایەنە یا دەتوانێت لە کورتمەودادا کۆتایی پێ بهێنرێت باچوونە سەر مێزی دانوستان لەلایەن ئێرانەوە یا ڕێککەوتنێک کە بتوانرێت هەردوو لا قەنەعەت پێ بکات ئاگر بەسڕا بگێنن و شەڕەکە بوەستێنن شڕۆڤێن بابەتانە زیاتر دەکەم میوانێکم لە مۆسکۆوە لەگەڵ دەبێت بەڕێز ئیڤان بەچارۆڤ بەڕێوەبەری پرۆگرام لە ئەنجومەنی کاروباری نێودوڵەتی ڕووسیا شارەزای سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەگەڵ کوردستان 24 بەڕێز بەچارۆڤ سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمەوێ بەر لە لێکدانەوە بۆ هۆکارەکانی هەڵگیرسانی ئەم شەڕە لە نوێترین پێشهاتەوە لە بەڕێزت بپرسم رووسیا تا ئێستا هەڵوێستێکی ڕوونی بۆ پاڵپشتیکردن لە ئێران یا لە بەرەی ئیسرائیل نیشان نەداوە بەڵام داوای وەستاندنی ئەم شەڕە دەکات مۆسکۆ ئەتوانێت چەند ڕۆڵێک بگێڕێت لەم ئاڵۆزیانەی کە ئێستا خەریکە پەرەدەسێنێت Thank you so much for your question. سپاس بۆ پرسیارە گرنگەکەشت پێم وایە کە رووسیا وەکو ئەکتەرە دیکانی وەکو ئەکتەرە ڕۆژ ئاواییەکان و نێودوڵەتی و هەرێمەکانی دیکە دەتوانێت ڕۆڵێکی نێوەنگیر بگێڕێت لەم نێوەندەدا وەکو بەڕێستان دەزانن کەوا کە رووسیا کۆمەڵێک تایبەتمەندی هەیە دەتوانێت ئەم ڕۆڵە بگێڕێ بەڵام دۆخە ناوخۆیەکە و پرۆسەی یا تایبەتمەندیەکان بۆ هەوڵدان بۆ گەیشتن بەڕێکەوتنیەک تا ئێستاکە لە بەردەستدا نییە بۆیە ئاسان نییە چکە هەردوو لایەنەکە ئامادەنین تاوەکو ئێستاکە گفتوگۆ لەگەڵتری بکات نا ئیسرائیل نا ئێران هیچ ئامادەگەییکیان نییە بەم دۆخی کە ئێستاوە گفتوگۆ بکەن بۆیە ئەوەی کە من دەیبینم پێم وایە کەوا لە 2 ساڵ پێش ئێستاکەوە کۆمەڵێک گۆڕانکاری جەوهەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوودەدات و ڕۆڵی هەرێک لەو ئەکتارانەش گۆڕانکاری بەسەردا دێت رووسیامان هەیە چینمان هەیە ئیسرائیلمان هەیە لە ناوچەکە و لە 2 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستاکە چین و رووسیا نەیانتوانیوە ڕۆڵێکی کارگەر بگێڕن لەم گۆڕانکاریان ئەوەی هەیە کە میسڕە قەتەڕە و کۆمەڵێک وڵاتی دیکەی کەنداوە ئەمانە هەوڵیان داوە گفتوگۆیەک بخەن لە نێوان حەماس و ئیسرائیل لە ڕابردووەوە واتە ڕۆڵی ئەکتەرە هەرێمیەکان زیاتر بووە لە ئەکتەرە نێودەوڵەتەکان لە 2 ساڵی ڕابردوو بۆیە ئێستا کشکە جەنگی نێوان ئیسرائیل و ئێران هەیە تا ئەندازێکی زۆر ئەم دەوڵەتانی زلهێزی وەکو رووسیا و چین کەمتر دەتوانن بە بەراو بە وڵاتانەی کە زۆر کاریگەرن بەو جەنگەی کە لە ناوچەکە دەگوزارێت. باشە بۆچی پێتان وایە ڕۆڵی رووسیا لەم نێوەندەدا تەنها وەکو وڵاتێکی نێوەندگیر دەبێت لە نێوان ئیسرائیل و ئێراندا ئایا ناتوانێت پاڵپشتی ڕاستەخۆ لە هیچ لایەنێکیان بکات بەو پێی کە مێژوویەکی دوور و درێژ لە هاوپەیمانەتی بەهێز لە نێوان رووسیا و ئێران هەیە؟ بەڵێ پێم وایە کەوا لە ڕووی دیپلۆماسیەوە دەتوانێت ڕۆڵ ببینێت لە ڕووی سیاسیەوە دەتوانێت پاڵپشتی پرۆسەکە بکە و ئێمە ئەبینین بە ڕوونی لە چوارچێوەی
وڵاتان رووسیا دەستی بەکردەوە بە گفتوگۆکردن و تەلەفۆنکردن لە نێوان ئیسرائیل و ئەمریکا بەڵام رووسیا لە بیرمانەچێ خۆی ئێستاکە لە جنگێکدایە لەگەڵ ئۆکرانیادا و جەختێکی زۆری لەسەر ئەم بابەتە هەیە ئەمە خاڵیەکەم خاڵی دووەم کە بەدڵنیایەوە رووسیا ئێران لە ڕابردووە هاوبەش بوونە ڕێککەوتنیان هەبووە ڕێککەوتنی هەماهەنگی کردنیان هەبووە بەڵام ئەم ڕێککەوتنە بەمانای ئەوە نییە لە کاتی جەنگدا لە کاتی کەمپینی جەنگدا هاوکاریەکتری بکەن نەخێر بە پێچەوانەوە ئەمان بەیەکەوە پاڵپشتی کارێکی بوونە لە کۆمەڵە بواری دیکە و ڕێککەوتنەکەیان بەشێک بۆ کە دژایەتی یەکتری ناکەن بۆیە من ئەتوانم بڵێم کەوا رووسیا تەنیا ئەتوانێت ڕۆلی دیپلۆماسی بجێڕێت نەک ڕۆلی پاڵپشتی سەربازی بۆ ئێران باشە لەگەڵم بمێنەوە میوانێکی دیکەشم لەگەڵە لێرە بێ کۆ گفتوگۆیان بابەتە دەکەین بەڕێز دکتۆر جیمز سیسکۆ ڕاوێژکاری پێشووتری بەڕێوەبەری هەواڵگری نیشتیمانی ئەمریکا تایبەت بە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنگتنەوە لەگەڵمە دکتۆر جیمز سپاس کە لەگەڵمانی با لەبارەی ڕۆڵی ئەمریکاشەوە لە جەنابەت بپرسم دوێنێ ترامپ پەیامێکی ڕاشکاوی بۆ میدیاکان وە کۆمەڵگەی نێودوڵەتی باس کردوتی لەم شەڕەی نێوان ئیسرائیل و ئێران براوە و دۆڕاو هەیە پێت وایە ئەمە پەیامێکی ڕاشکاوی ترامپ بوو بۆ ئاراستی یەکلاکردنەوەی ئەم شەڕە بەلایەنێکدا یا هەڵوێستی داهاتوی ئەمریکا چۆن دەبینی؟ Interesting question and something that I've been doing a lot of research on. I truly believe that Donald Trump is really the decision maker whether or not ڕیاردەری سەرەکیە چ ئەگەر ئەمریکا لە هەوڵە سەربازەکانی دژی ئێران بەشداری بکە یان نە ئەمە بە شێوەیە کە چونکە لە ڕابردوودا سەرۆکێکمان دەبوو کە ڕاوێژکاری سەربازی دەبوو پلانی بۆ دادەنرا بەشداربووان و لایەنە سەرەکیەکان لە ناوچەکەدا داوتویان دەکرد بەڵام ئێستا دەبینین هەموو چاوەڕوانی بڕیارەکەی سەرۆک ترامپ ئەمریکا بنکەی بۆردومان بکات یان ئەمە هەموو شتێکە دەگەڕێتەوە سەر ئەوەی دۆناڵد ترامپ خواستی چییە؟ لە کۆتاییدا ترامپ چه بڕیارێک دەدات ئەو ئاماژەی بە شەڕی عێراقیش کرد هەر لە کۆنفرانسە ڕۆژنامەوانەکەی دوێنێ شەوی داوەتی لەگەڵ هەڵگرسانی شەڕ لە عێراق نەبوون بەڵام دۆخی ئێران و ئیسرائیل لەگەڵ ئەو کاتێک کە شەڕ لە عێراق ڕوویدا جیاوازە ئایا هەر بەو ڕوانگەیەوە دەڕوانێتە شەڕی ئێران و ئیسرائیل یان نە گۆڕانکاری لە پێشاتەکان دەبینێت؟ سەختە یەکلا بکرێتەوە و دەستنیشان بکرێت ئەگەر سەیری بڕیارەکانی ڕابردوو لە دوانەکانی ڕابردووی دۆناڵد ترامپ بکەین ئەو دەیەوێت دوور بێت لە جەنگ دوور بێت لە شەڕ ئەو زیاتر باز لە دانوستان و هەوڵەکانی گفتوگۆ دەکات لەو بڕوایەدام ئەمریکا دەرفەتێکی لە بەردەمە بۆ ئەوەی داینامیکی ناوچەکە بگۆڕێت و ئاشتێکی درێژخایەن بەرقرار بکات لە بڕوایەدام دۆناڵد ترامپ چاوی لەوەیە و سەیری بژاردەکانی بەردەمی دەکات و بزانێت باشترین ڕێگەی دەسوەردانی ئەمریکا چۆن دەبێت و هەروەها بەشێک لە هێزە بریکارەکان نەبنە هەڕەشە و هێرش بەرێک بۆ سەر هێزەکان و بەژۆندەکانی ئەمریکا سیر دەکەین ئەو بڕیارێک بداتن دەیەوێت بڕیارێک بدا لە بەژەوەندی ئەمریکا و سیاسەتی دەرەوەی ئەمریکا بێت تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر ئەمریکا بەشداری بکات یان نا لەو بڕوایەدام دەرفەتێکە ئەمریکا بەشداری بکات بە دڵنیاییە و بە دیاریکراوی لە هێرشەکردنە سەر دامەزراوە ئەتۆمیەکان بەڵام لەو بڕوایەدانیم ژمارەیەکی زۆر سەرباز بڵاو پێ باشە دەگەڕێمەوە لای جەنابەت زیاتر لەسەر ڕۆڵی ئەمریکا قسە دەکەین لە میوانەکەم لە مۆسکۆش سەبارەت بە ڕۆڵی رووسیا پرسییم بەڕێز ئیڤان ئاماژەتان بەوە کرد رووسیا تەنها لە ئاستی دیپلۆماسیدا جارێک بەشداری لەم دانوستانانە کردووە کە بۆ کۆتایی هێنانی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل ئێستا لە ئارادایە دەگوترێت لە کاتی شەڕی سووریاشدا هەمان ڕۆڵی گێڕا تەنها دەرگای کردەوە ئیقامەیەکی نیشتەجێبوونی بە بەشارە سەددا پێت وایە بەرامبەر بە ئێرانیش هەمان هەڵوێست بنوێنێت تەنها لە ئاستی دیپلۆماسی پاڵپشتی لە ئێرانی هاوپەیمانی بکات؟ ببورن من دوو دەنگم بۆ دێت ناتوانم پرسیارەکەت باش لی تێبگەم
باشە پرسیارەکەم دووبارە دەکەمەوە ئاماژەم بەوە کرد کە جەنابەت وتت هەڵوێستی رووسیا تا ئێستا ئەتوانێت تەنها لە ئاسی دیبلۆماسیدا بێت بۆ کۆتایی هێنان بەم شەڕە بەڵام ڕاستەوخۆ پشتگیری هیچ لایەنێک ناکات دەگوترێت لە کاتی قەیرانی سووریاشدا کاتێک کە حکوومەتەکەی ئەسەد ڕووخات تەنها قامێکی نیشتەجێبوونی بە بەشارەسەددا پاڵپشتێکی لێ نەکرد لە کاتێکدا هاوپەیمانی بوو بەرامبەر بە ئێرانی هەمان هەڵوێست لەلایەن رووسیاوە دەتوانین چاوەڕێ بکەین یان نا بەهێزتر پاڵپشتی لە ئێرانی هاوپەیمانی دەکات بەڵێ سوپاس بۆ پرسیارەکەت کاتەکە جیاوازە بەردۆخەکە جیاوازە سووریا وڵاتێکی بچووک بوو و هەروەها لەلایەن ئێرانیشەوە هاوکاری دەکرێت رووسیاش ڕاستە پێشتر هاوکاری بەشار ئەسەدی کردووە و ئەو کاتە رووسیا بۆی ئاسان بوو کە هاوکاری رووسیا بکات با بڵێن سووریا بکات ئێرانیش ئێستا بۆی ئاسان بوو پێشتر کە هاوکاری سووریا بکات دۆخەکەت تا ڕادەیەک جیاوازە بە بەراورد بە ئێران و سووریا ئەوەی ئێستا هەیە من پێم وانە زۆر کاریگەرێکی ئەو تۆی هەبێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیەکە کاتەکەشی جیاوازە ئێستا رووسیا خۆی لە جەنگدایە لە ئۆکرانیا سەرنجی زیاتر لەسەر ئۆکرانیایە ئەگەر بەو شێوەیە نەبوایە من پێشببینی ئەوەم نەدەکرد کە بەو شێوەیە هاوکاریەکانی بۆ ئێران بەردەوام بواە و من پێم وابێت لەوانەیە درۆن و موشکیشی بۆ ئێران بناردایە چونکە پێشتر ئێران هاوکاری رووسیای کردووە لە جەنگی ئۆکرانیا و ئێستا رووسیا و ئۆکرانیا هاوبەشن هاوبەشی یەکترن بەڵام هاوبەشێک نییە کە بۆ نمونە وەک کۆریای باکوور لەگەڵ رووسیا یاخود بلاڕوس و رووسیا ڕاستە هاوبەشن بەڵام هاوبەشیەکە بەو شێوەیە نییە کە لە ڕووی سەربازیەوە 100% هاوکاری یەکدی بکەن رووسیا هەوڵ دەدات دوورکەوێتەوە لەم جەنگە نایەوێت ببێتە بەشێک لە جەنگەکە هەر بۆیەش تاوەکو ئێستا تەنیا لە ڕووی سیاسیەوە هاوکاری ئێران نەکە بە بڕوای من شتێکی باش نابێت ئەگەر هاتوو ئەمریکا بەشداری ڕاستەخۆی لەم شەڕەدا کرد بە هەر هۆکارێک لەگەڵ ئیسرائیل ئەو کاتە هەڵوێستی رووسیا چی دەبێت؟ ببوورە پرسیارەکە دووبارکەوە باشە من جارێکی دیکە پرسیارەکە مەڵێمەوە وتم ئەگەر هاتوو ئەمریکا بە هەر هۆکارێک ڕاستەوخۆ بەشداری ئەم شەڕەی کرد هاوکات لەگەڵ ئیسرائیل بۆ سەر ئێران ئەو کاتە هەڵوێستی رووسیا چی دەبێت؟ من پێم وایە سەرەتا دەبێت ببینین بزانین پەیوەندیەکان چی لێ دێت ئەو پەیوەندی ئێستا لە نێوان ئەمریکا و رووسیا تا ڕادەیەک بەرەو پێشەوە چووە و دانوستان هەیە لە نێوان رووسیا و ئەمریکا سەبارەت بە پرسی ئۆکرانیا پێویستە سەرەتا بزانین چی ڕوودەدات بە بڕوای من ئەم دانوستانانە پرۆسەی دانوستانەکان 100% ڕادەوەستێت ئەگەر ئەمریکا بێتە ناو جەنگەکە و هاوکاری ئیسرائیل کار بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمەوەیە بە دڵنیاییەوە رووسیا لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی باڵا ئەمریکا تۆمەتبار دەکات بەهۆی فراوانکردنی جەنگەکە بەهۆی ئەوەی کە بووەتە بەشێک لەم جەنگە دەبینیت کە ئەو ئێستا ئەو هاوسەنگی هەیە لە نێوان ئێران و ئەمریکا و یاخود وڵاتانی دیکە رووسیاش بە هەمان شێوە نایەوێت جەنگەکە فراوان بێت نایەوێت ئەمریکا بێتە ناو جەنگەکەەوە ئەگەر بێتە ناو جەنگەکەەوە جەنگەکە فراوانتر دەبێت تا ڕادەیەک دەبێتە جەنگێکی نێودەوڵەتی بە بڕوای من ئەگەر ئەمریکا بێتە ناو جەنگەکەەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ئێران بردومان بکات و تەنانەت لەو ساتەشدا ئەگەر ئێران بردومان بکات رووسیا نایەتە ناو جەنگەکە باشە دکتۆر جێمز دەبا لە بەڕێزیشت بپرسم ئایا پێت وایە کە هیچ بژاردەیەک لە بەردەم ئێراندا ماوەتەوە بۆی کە خۆی لەم شەڕا بکێشێتە دەرەوە ئەگەر لە ڕێگەی دانوستان و دیپلۆماسیەت بێت یا گەڕانەوە بۆ سەرمێزی گفتوگۆ 2 هەفتە ترامپ مۆڵەتی بە ئێران داوە ئەمە توانێت بابەتەکەیەک لای بکاتەوە؟
لەبڕوادام بڵێ لەبڕوادام ئێران دەرفەتی لە بەردەمە کۆتایی بەو جەنگە بهێنێت تەنیا لە ڕێگەی ئەوەی بەرهەمێنانی و توانەکانی بەرهەمێنانی کەرەستەی ئەتۆمی ڕادەست بکات ئایا بڕیارە دەدات یان نا ئەمە دەگەڕێتەوە بۆ ڕێبەری باڵای ئێران لە بڕوایەدام ماوەی 2 هەفتە ئەگەر لەو ماوەیدا ئیسرائیل بەردەوام بێت لە هێرشکردنە سەر ئێران و توانەکانی ئێران بردومان بکات ئەو کاتە دەگەنە خاڵێک جێگرەوەیەکی باشیان نابێت ئەمە لەوانەیە دەرفەتێک بێت بۆ سەرکردایەتی ئێران بۆەوەی بەپەلە کۆتایی بە جەنگەکە بێنێت خۆیان لە دەسەڵات بهێڵنەوە بەڵام ئەگەر درێژە بکێشێت لەو بڕوایەدا هەڕەشە لەسەر توانای مانەوەی خۆیان لە دەسەڵات باشە ئەگەرم شەڕە درێژە بکێشێت تەنها مەترسیەکە لەسەر ئێرانە یا وڵاتانی دیکەی ناوچەکەش دەگرێتەوە ئەمڕۆ سەرۆکۆماری تورکیا وتی ئەوان مەترسیان یعنی ترسیان هەیە لە درێژە کێشانی ئەم جەنگە نانەوێت سایکس پیکۆیەکی دیکە دووبارە ببێتەوە ئایا پلانەکە ئەوەیە کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەسەردا بێت یا تەنها پرۆگرام ئەتۆمیەکانی ئێرانە؟ بەڵێ هیچ دیدگایەک نییە بۆ دووبارە داڕشتنەوەی سنوورە جوگرافیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرنجی ئەو بابەتە تەنیا لەسەر یەک خاڵە ئەویش ئێران چەکی ئەتۆمی نەبێت توانای ئەتۆمی نەبێت هیچ شتێکی دیکە نییە لە پلانەکان لە پلانە شاراوە و ئاشکرایەکان بۆ دووبارە داڕاشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دووبارە دابشکردنەوەی ناوچەکان هەر پێشبینیکردنێک لەو جۆرە بە بڕوای من کارێکی زۆر بێمانایە ئەمە هەرگیز ڕوونادا. باشە کەواتە ئەگەر ئەم شەڕە هەر درێژە بکێشێت لە نێوان ئێران و ئیسرائیل دۆخی ناوچەکە بەگشتی چۆن دەبینی؟ ئێران هەڕەشەی داخستنی گەروی هۆرمۆز دەکات لە لایەکی دیکەوە کۆمەڵێک بژاردەی دیکە هەیە کە ئەتوانێت بەکاری بهێنێت دۆخی ئابووری بەگشتی لە جیهان و هەروەها جیۆپۆلۆتیکی جیهان بەرەوکوێ دەڕوا؟ وەک نزیکەی 19 ساڵ من ئەفسەرێکی هەواڵگری بووم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرترین کات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووم لە زۆربەی کاتی ئەرکمدا هەمیشە گوێبیستی مەترسی هەواڵگری دەبووم کە ئێران نزیکە لە چەکی ئەتۆم ئەمە هەرگیز ڕووی نەدا ئەمە بابەتێکە هەمیشە بەکاری دەهێنن بۆ ئەوەی پێگەی خۆیان بەهێزتر بکەن توانای سەربازی دەیانوێت تا ڕادەیەک لاواز بکرێت بگات بە ئاستێک هیچ هەڕەشەیەک نەتوانێت دروست بکات ئەوەی کە لە ڕابردوو دەیتوانێت بیکات. بابەتی سەرەکی کە ئێمە سەیری دەکەین ئەوەش دانیشتوانی ئێرانە سەیری ئەگەر سەیریشی شۆڕشی سەوز بکەین و تێ بگەین لە چ خاڵێکدا خاڵی لووتکەیە یاخود خاڵی کۆتاییە بۆ ئەوان بۆ ئەوەی تا ڕادەیەک دەنگێک هەڵکەن و لە دژی دەسەڵات بوەستنەوە ئایا ئەمە بەردەوام دەبێت لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا دەبێت سیر بکەین و سەرنجمان لەسەر خەڵکی ئێران هەبێت ئایا چۆن کاریگەری لەسەر خەڵکی ئێران دەبێت. باشە بەڕێز ئیڤان ئەمەوێت لەبارەی داهاتووی ناوچەکەش لە جەنابەت بپرسم بە درێژە کێشانی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران چی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات ئەگەری هەیە وڵاتانی دیکەی عەرەبی یا وڵاتی دیکە بێتە بەرەی هەر لایەکەوە شەڕەکە بەرفراوانتر بێت و کێ زەرمەندی سەرەکی ئەم شەڕە دەبێت کە ئێستا دەستی پێکردووە بەگشتی؟ ببینین بزانین هەڵوێستی وڵاتانی عەرەبی چی دەبێت ئەوان ئایا دەیانەوێت بێنە ناو جەنگەکە یاخود خۆیان دوور بگرن چونکە ئەوان دەیانەوێت بە شێوەیەکی پراگماتیکی و سەرنجیان لەسەر خۆیان بێت چاویان لەوەیە خۆیان زیاتر بچنە پێشەوە ئابووری خۆیان بچێتە پێشەوە با ببینین بزانین چی دەبێت و هەروەها دەبینین کە موشەکەکانی ئێران کە ئاڕاستەی ئیسرائیل دەکرێت زۆر نزیکن لە وڵاتانی عەرەبیەوە بەسەر وڵاتانی عەرەبی دەڕۆن و نزیکن لە بنکە سەربازیەکانی ئەمریکا و هەر بۆیە ئەم دیمەنانە دەبینن وڵاتانی عەرەبی نایانەوێت بێنە ناو
جەنگەکە نایانەوێت جەنگەکە فراوانتر بێت بە بڕوای من ئێران چەند هاوپەیمانێکی هەیە لە ناوچەکە بۆ نمونە وەک حوسیەکان ئەنساڕوڵڵا و حەماسیان هەیە حیزبوڵڵایان هەیە بەڵام دەبینیت کە ئەوان تاوەکو ئێستا لاواز بوون و دەبینین کە ئەنساڕوڵڵا حوسیەکان دوورن لە ئێرانەوە بەڵکو زیاتر هێرش دەکەنە سەر ئیسرائیل بۆ پشتیوانیکردن لە ئێران. ئەگەر باسی حیزبوڵڵاش بکەین حیزبوڵڵا یەکێک بوو لە گروپە بەهێزەکان و سەرەکیترین گروپ کە پشتیوانی ئێرانی دەکرد بەڵام ئێستا ئەو گروپە تەڕادێک لاواز بووە و بە گوێرەی ئەو ڕێککەوتنەی کە لە نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل کراوە لوبنان و ئیسرائیل نابێت هێرشەکان فراوانتر بکەن و نابێت هێرش بکەنە سەر ئیسرائیل چونکە ڕێککەوتنێک هەیە لە نێوانیان. ئەگەر باسی گروپە شیعەکان بکەین لە عێراق ئەوانیش پشتیوانی لە ئێران دەکەن و ئەوان تاوەکو ئێستا خۆیان دوور گرتووە نەیانەوێت بێنە ناو جەنگەکەوە بەڵام ئەگەر هەلوو مەرجێکی دیکە بێتە ئاراوە ئەو کاتە لەوانەیە بێنە ناو جەنگەکەەوە ئەوانیش. باشە سپاس دەکەم دکتۆر جیمز بە لە پرسیاری میوانەکەشم کە وەڵامی لەبارەی پرسیارەکەی منەوە ئاماژێ بە گروپەکانی بەرەی مقاومە کرد لە ناوچەکە بە تایبەتی کە ئێران پێشووتر ساپۆرتی و گروپانی دەکرد ئایا ئەمانە ئەگەر بێنە ناو جەنگەکە و پاڵپشتیکردن لە ئێران ئەو کاتە ئەمریکا ڕاستەخۆ لە شەڕەکە تێوەگلێت یان نە ئەمریکا چاوەڕێی بەکارهێنانی ڕێگە چارەکی دیبلۆماسی دەکات بەر لەوەی شتێکی لەم شێوەیە ڕوو بدات؟ گوێ نەبوو ببوورە ئەگەر دووبارەکەیتەوە. باشە ڕۆڵی گروپەکانی بەرەی مقاومە مێ بزانم دکتۆر جیمز لە واشنگتۆن من لە بەڕێزتەوە پرسیارم کرد ڕۆڵی گروپەکانی بەرەی مقاومە ئەگەر بێت و دژ بە بەرژەوەندیەکانی ئەمریکا جوڵێک بکەن بۆ پاڵپشتیکردن لە ئێران ئەو کاتە هەڵوێستی ئەمریکا چی دەبێت دان بەخۆیدا دەگرێت بۆ دۆزینەوەی ڕێگە چارێکی دیبلۆماسی یا لە شەڕەکە تێوە دەگرێت؟ ئەو پرسیارە لە دوو بەش پێک دێت یەکەم باش وەڵامەکەی ئەوەیە بریکارەکان ئەو هێزە بریکارەکان ئەوان کە نزیکن لە ئێران یاخود هاوتەری بن لەگەڵ ئێران بەشدار نابن لە شەڕی دژی ئیسرائیل هێرش ناکەنە سەر لە عێراقەوە یاخود هێرش ناکەن زۆر ئاشکرایە کە حکوومەتی عێراق لە پەیوەندیەکانی لەگەڵ ئێران و تەنانەت گروپە بریکارەکان زیانێکی زۆریان پێدەگات ئەگەر بەشدار بن لەو شەڕی کە ئێستا لە عێراقدا بۆیە ئەو گروپانەی سوودمەندن لە بەقاچاغبرنی نەوت بۆ ئەوانیش ئاشکرایە کە بۆچی پشتیوانی لە ئێران دەکەن سوودمەندن. بەشی دووەم ئایا ئەمریکا وەڵامی ئەو هێرشانە دەداتەوە لە ڕابردوو بینیمان لە ڕێگەی هێرشیەکی سنووردار وەڵامیان داوەتەوە نابینین سەربازێکی زۆر بڵاوی پێ بکرێت و جێگیر بکرێت یاخود هێرشێکی زۆر یاخود گرژیەکان زۆر پەرە بسەنێت لەلایەن ئەمریکاوە بەڵام هێرشەکان سنووردار دەبن لە ڕێگەی درۆن و ئۆپەراسیۆنی تایبەت بەڵام جگە لەمانە هیچ شتێکی دیکە ڕوونادات ئەمە وەڵامی ئەمریکا. باشە زۆر سپاسان دەکەم میوانەکانم هەریەک لە بەڕێزان دکتۆر جیمز سیسکۆ ڕاوێژکاری پێشووتری بەڕێبەری هەواڵگری نیشتیمانی ئەمریکا تایبەت بە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنگتۆنەوە لەگەڵم بووی هاوکات بەڕێز ئیڤان بەچارۆڤ بەڕێبەری پرۆگرام لە ئەنجومەنی کاروباری نێودەوڵەتی رووسیا و شارەزای سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مۆسکۆوە. سپاس.